بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی کێشەکانی نێوان نەرێم و بەغدا بە تایبەت کێشە دارایەکانی نێوان نەرێم و بەغدا و لە ساڵی نوێدا لەم ساڵدا لە 2025 کێشەکان نێرێم و بەغدا بەکوێ دەگات و ئەو پرسە گرنگانی کە لە عێراق هەن بەکوێ دەگەن بە تایبەت پرسی ئەمنی لە عێراق عێراق ئامادەکاری کردووە بۆ پێشاتە نوێیانی کە لە ناوچەکە هەیە مەبەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاروان یاروەیز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا کاروان بەخێربێ بەخێرات سەرچاو کاروان بەر لە چەند خولەکێک بەر لە بەرنامەکە وەزارەتی دارایی هەرێم ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە لە ڕاگەیەنراوەکەدا ینی پوختەی ڕاگەیەنراوەکە ئەمەیە دەڵێ بەغدا پابەند نەبووە بەو ئەرکانی کە لە سەرەتی بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس وڵا لە ڕاستیە مەسلەی بووجە موچەی خەڵکی کوردستان و ئەم کێشمە کێشەی لە نێوان عێراق حکوومەتی ئیتیحادی حکوومەتی هەرێم هەیە یعنی هەم خەڵکی ماندوو وەڕست کردووە چونکە خەڵکی کوردستان ساڵانێکی زۆر لەگەڵم کێشەوە تایبەتی ئەم یەک دوو ساڵەی ڕابردوو بە حساب محکمەی ئیتیحادی قەراری داوتەوە ئەم کێشەیە چارەسەرە بێ و تەنها با بڵێن ئەو ماوە هەردوو حکوومەت لەسەر چۆنەتی جێبەجێکردنی بڕیارەکەی محکمەی ئیتیحادی ڕێک بکەون بەڵام بەداخەوە یعنی جۆرێک لە ماتەڵە هەیە و زۆر جار بڕواکە یعنی ئێمە کە پەرلەمانتاریم تابعی ئەم کێشەیەکەین زۆر جارانی ئێمەش وامان لێ دێ خۆمان بە دوورەگرین کە قسەی لەسەر بکەین چونکە نازانی ئەم کێشەیە بەرەو کوێ ئەچێ و نازانی زۆر جار حەقلای کێ و حەقلای کێ نییە بەڵام ئەوەی کە گرنگە ڕانکۆ من ڕکنەوەکەی وەزارەتم خوێندەوە وەزارەت کێشەکە خاتە ئەستۆی حکوومەتی ئیتیحادی وڵێ هەرکە حکوومەتی ئیتیحادی کورتێنانی یانزەی پڕ کردەوە وە کۆی تەمویلی دوانزەی ناردێمە دەسەکەینە تەوزیعکردنی موچە یانزەدا بەشەکەین و بۆ دوانزە ژەڵی بەغداکەین بۆ یانزە ڕەنگە هەفتەی داهاتوو ئەگەر حکوومەتی ئیتیحادی ئەو 400 قسوورە بنێرێ کە کوردهێنانە بە حەساب ئەم کوردهێنانە پێی پڕەکەنەوە بەڵام ڕاستیە ئێمە زۆر جار و تومانە ئەم کێشەیە خەتای کێ و خەتای کێ نیە ئەمە مۆزوعەکە بەڵام لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕەنگە بڵێن بۆ یعنی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی بۆچی لە ڕاگەنراوەکە شاڵێ بەغدا پابەند بووە کاگەڕانکو یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە دابینکردنی موچە بۆ خەڵکی کوردستان و بەرپرسە لەوەی کە گوزرانی خەڵکی کوردستان دابین بکە دووەم حکوومەتی هەرێمی کوردستان دوای قەراری محکمەی پاریس دوای قەراری محکمەی ئیتیحادی دوایەوەی کە خۆی لە بەغدا ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی کردووە هیچ دەرەچێکی تری نییە ناتوانێت نەوت بفرۆشێ ناتوانێت بەداهاتی ناوخۆی موچە بدا و پێشتر ئەمەشی کرد نەیتوانی ینی پێشتر نەوتێ فرۆشت بەداهاتی ناوخۆیشەوە 50 ڕۆژارە موچەیەدا بە لێبڕین و بە پاشکەوت و ئەوانەوە لەبەرەوە حکوومەتی هەرێم ساحەبی کێشەکەیە خەڵکی هەرێمی کوردستان لە مەینەتیان ئەبێ حکوومەتی هەرێم واز لەم بەیان نامانە بێنێ ئەبێ بە جددی ئەم کێشانەیەک لا بکرێتەوە بە سەراحەت ئەم کێشە بەم وەفدانە یەکلا ناکرێتەوە کە لە حکوومەتی هەرێمەوە شنە بەغداد ئەبێت یەکەم لە ئیتیلافی ئیدارەی دەولە کە ئێمە و پارتی بەشداری لەو ئیتیلافە ئەم ئیتیلافە حکوومەتەکەی عێراقی دروست کردووە ئەبێ ئەم قەزەیەک لا بکرێتەوە دوو ئەبێ لەگەڵ ئیتاری تەنسیقی کە حکوومەتەکە حکوومەتی ئەوانە سەرۆک وەزیرانی ئەوانە ئەبێ گفتگۆ بکەین یعنی تعبیەی سیاسی بۆ بکەین ئەبێ وەفدێکی باڵا بچێت وازە وەفدە فەنیانە بێنین لە ڕاستی ئەچن ژمارە و ژمارەکاری ناگەنە نەتیجە ئەمە قەراری سیاسیەوێ ئەبێ قەراری سیاسی بدرێەوە حکوومەتی هەرێمە بێ خۆی یەکلا بکاتەوە لەسەر دووشت ڕادەستکردنی داهاتی نانەوتی بە پێی قەراری محکمەی ئیتیحادی بە پێی یاسای بوجێ بێ 150 ڕادەستکە دوو ئەبێ لەسەر تەوتین خۆی یەکلا بکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەبێ حکوومەتی ئیتیحادیش بەڕاستی حکوومەتی ئیتیحادیش کاگڕانکۆ لە مەسلەی تەوتین مماتەڵەیەکە جددی نییە ئەم قسەم بۆ یەکەم جارێڵێم چونکە لە مەسلەی تەوتینە من زۆر بەجددی سەر وەزیرانیشتان کردەوە بڵێ حکوومەتی ئیتیحادی جگە لە وەزیری دارایی کەسی تریان جددی نین لەسەر مەسلەی تەوتین ینی بۆی ڕوون قسە بکەین ئێمە نزیکەی 150 ئیمزای پەرلەمانتارانی عێراق لە هەموو فراکسیۆنە کوردستانەکان جگە لە پارتی ئیمزایان کردبوو بەدەستی تەسلیم بەڕێز سەرۆک وەزیرانمان کرد بەڵێنی پێدان کە لەگەڵ حکوومەتی هەرێم قسەی جددی بکە دواتر ئەم نووسراوەی ئێمە بە نووسراوێک
نەدرا بۆ بانکی مرکزی بۆ وەزارەتی دارایی بۆ کاری پێویست بۆ ئەنجامدانی کاری پێویست لە کاتێکە ئەبێ حکومەتی ئیتیحادی زۆر بەجددی لەگەڵ حکومەتی هەرێم ئەم قەزەیەک لا بکاتەوە ئەگەر هەردوو لایەن مماتەڵەکەن کاتە کوژن بۆ هێواش هەژماری من بێ بە ئەمری واقع تەواو بڵێنەوە هەژماری منە کێ کردوێتی دەستی خۆش بێ و کێ بەشداری نەکردەوە بڕوە زوو پڕی بکاتەوە ئەمە هەڵەیەکی گەورەیە چونکە ئێمە وەکو یەکێتی هەنگاوی جددی و ئەمەلیمان ناوە زۆرجار پرسیارمان لەکەن چیتان کردووە بەکوێ گەشت ئێمە جگە لە ئیمزاکان کە کۆمان کردەوە کە ڕادستی بەڕێ سەرۆک وەزیرانمان کرد لە محکەمەی شکاتمان کردووە چاوەڕێی نەتیجەی شکاتەکەین شکاتمان کردووە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی ئیتیحادی سەرباری ئیضافەتەن ئیلا وەزیفەتیهم یعنی سەرباری یعنی وەکو ئیشەکەیان شکاتمان لێ کردووە وەکو شەخسی کە بۆچی ئەم قرارەی محکەمەی ئیتیحادی جێبەجێ نەکراوە چونکە بەڕاستی دانیشتن لەسەرم شکاتا کرێ بەردەوامە تا ئێستا بەردەوامە بەڵام هێشتا نەگەشتوە نەتیجەیەک تا ئێستا ئیرادەیەکی یعنی ئێمەمانێ جوابێکی ڕاشکاوانش لە حکوومەتی عراقی ببیسینیانی بزانین ڕێی چییە لەسەر تەوتین بەڵام سەراحەتەن بانکی مرکزی بەڕێز پارێزگاری بانکی مرکزی لەگەڵ ژماری منایە ئێمە ڕێیمان بیستووە زۆر لە حکوومەتی هەرێم جددیتر دیفاع لە هەژماری منەکە پارێزگاری بانکی مرکزی ئەڵێ ئەمە تەوتینە ئەمە تەوتینەیە کە محکەمەی ئیتیحادی قەراری لێوەداوە چونکە ئێمە ناتوانین تەختەی هەموو هەرێمی کوردستان بکەین بانکە فدراڵیەکان TBI ڕەشید ڕافیدەین لە کاتێکە ئەم بۆچوونە لە ڕووی دەستوری و لە ڕووی قەراری محکەمەی ئیتیحادیوە تەواو نییە و لە ڕووی عەمەلیشەوە کاکە هەموو پارێزگای سلێمانی هەمووی پارێزگای سلێمانی ئەوەی بەری کەرخ و بەری ڕەسافە نابێت کە بانکە فدراڵیەکان تەوتیدیان کردووە باشە کاروان هەز ناکەی ینی جۆرێک لە مماتەڵە هەیە وەکو خۆشە داماژەت پێکرد حکوومەتی عراقی لەژێر زەختی پەیوەندیە کەسیەکانە لە حکوومەتی هەرێم یعنی لەژێر ئەو کاریگەریانەیە ناتوانێت زەخت بکە ینی وەکویەوە دەڵێن قەراری محکەمەی اتحادی هەیە بۆ تەوتین بەڵام ئەبێ حکوومەتی عراقی لانیکەمە بێ بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمە ئەمە بکە خۆ حکوومەتی عراقی دەتوانێت ڕاستە و خۆی فەرمانبەرانی هەرێم تەوتین بکە شتیوا کرێ کاگەڕانکەوە ئێمە تەرحێکی ترمان کرد بۆی بەڕێز سەرۆکی حکوومەتی ئیتیحادی احراج نەبن ڕەنگەوان ئەنجارە بیانێ هاوسەنگی ڕاگرن بەڵێ یاخۆت بە شێوەیەکی دوورتر بڕوانن پەیوەندیەکانی خۆیان تێک نەدەن ساڵێکی تر انتخاباتە چوزان حکوومەتی تازە تەشکیلە بێ پێویستیان بە دعمی ئەم حزب و ئەو حزب هەیە ئێمە وتمە کاکە هاوسەنگەکە ڕابگرن هەژماری من ئەوەی با بڵێن هەژماری من وەکو بژاردەیەک بمێنێ بەڵام لەگەڵ ئەوەیشە TBI و ڕافیدەین و ڕەشید بێنە ناو پرۆسەکەوە بەڵام TBI لە دەرەوەی هەژماری من بێ یعنی بە کورت و مختصری ئێمە بە بەڕێ سەرۆک وەزیران بە بانکی مرکزیمان وت با اختیاری بێ لە هیچ دنیا تەوتین نییە ئیجباری بێ کردنەوەی هەژماری بانک لە هیچ دنیا ئیجباری نییە هاوڵاتیەک موچەخۆرێک بە زۆر بڵێ تو ئەبێ لە هەژماری من لە فڵان بانکە هەژماری بانکی بکەیتەوە حتا ئێمە ئەم بژاردێشمان خسە بەردەسییان یعنی با ئەوە ناڵێن هەژماری من میهمە با بەیانی هەژماری من ببێ وەکو بژاردەیەک ڕافیدەین ڕەشی TBI شەبێ من و تۆ مۆزەفین ئەقلمان کامەی گردی یاخوا بەیانی ئێمە ئەقلمانەوە بگری بڵێ وڵا کاکە ژماری من باشترە ملیۆنە فەرمانبەرەکە هەژماری من پڕکاتەوە بەڵێ بەڵام مەبدەەکە چێ بێ مەبدەئی اختیاری بێ ئەمەی ئیجباری بێ لە ڕاستی ئەمە لەگەڵ دەسوورە ناگونجێ لەگەڵ قەراری اتحادیە ناگونجێ حکوومەتی هەرێم دەیەوێ بکات بە ئیجباری ئیجباریە تا ئێستا ئیجبارەکانی بەو مەرجەی کایتر مەسەلەن موچە دابەش نەکا فەرمانبەرێک موچەکەی وەرنەگرێ گەر لەسەر ژماری من ئەوەی ئێستا ئیجباریە ئەوەی ئێستا ئیجباریە ینی بەسە ژماری من هەیە هیچی تر نییە TBI یان هێناوەتە ناوە ژماری من دوو حەقل هەیە دوو خانەیە پڕێکەیتەوە خانەی بژاردەی سەرەکیت بژاردەی احتیاط ئەڵێ من بژاردەی سەرەکیم مەسەلەن TBIە کە بانکێکی ئیتیحادیە بژاردەی احتیاط نەکات TBI کێشە دروست بێ بژاردەی تر بنووسە بۆت بێتەوە بژاردەی دووەمت بانکی تری ئیتیحادی تیان نییە باشە ئەچی بانکێکی ئەهلیە نووسی بەیانی پێتەڵێ ئەژماری من ئەڵێ وڵای ڕاستە تۆ بژاردەی سەرەکی TBI بوو بەڵام بۆت نهاتەوە تۆ بانکێکی ترت مەسەلەن ئارتی بانک دواتەوە کاروان کورت و پۆخۆ دیانی بووی لە مەسەلەی تەوتین تێبگەین هاوڵاتیەکی فەرمانبەرێکی سلێمانی فەرمانبەرێکی هەولێر کە هەژمارەکەی چۆیە سەر بانکی ڕافیدەین یا ڕەشید
ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان تەمویلی ئەم بانکە نەکا بۆ نمونە بڵێ ڕانکۆبەکرد فەرمانبەر لە فڵان شوێن ئەمە موچەکەیمان بۆ دابین کرد با بڵێن موچەکەی خراە سەر ڕافیدەین ڕافیدەین هیچ تەمویلی منەکە ژمارەکەم موچەکەم بۆ دانێ ئەگەر ئەمە نەکرێ ئایا هیچ سوودێکی هەیە من لەسەر بە ڕافیدەین بم یان سەر بە هەژماری من بم ینی کە هەر حکوومەتی هەرێم دابینیکە بە یەکلیز دابینی بکە ینی چارەسەری هیچەکە ئەمە خۆی لە ڕاستیە کە ڕانکۆ ئەوەی کە کێشە جەوهەریەکە بوو سەرەتا ئەوە بوو ئایا بە پێ قراری محکمەی ئیتیحادی مانگانە وەزارەتی دارایی ئیتیحادی ڕاستەوخۆ پارەکە بدە بە بانکە ئیتیحادیەکان بڵێ تیبی ئای ڕەشید ڕافی دەین ئەمە پارەکەیە ئەمە نەبۆ تۆ ئەو نەبۆ تۆ ئەوان موچەدا بەشکەن لەم کاتە حکوومەتی هەرێم وتیا کاکەیترێمە یعنی ئیشمان چییە وەزارەتی دارایی ئەمە ئیشی چییە حکوومەتی هەرێمی تر حساب کە نەماوە و بڕێ سەرۆک وەزیرانی عێراقیش تەسریحێکی دا وتی حکوومەت هەرێم قوارەیەکی دەستوریە فدراڵیە یعنی نوعا ما ئێمە ناتوانین ئەمە بکەین ئەوان ئێستا حکوومەت هەرێم بەوەش رازی نییە بەوەش رازی نییە من تۆ مۆزەفین بچین تەوتینەکەمان لە ڕەشید ڕافیدەین بکەین ئەو تەمیلیان بکە ماغانە بۆش رازی نییە ئەڵێ ئیلا و بیلا بێ هەمووی لە هەژماری منابێ و هەژماری منیان کردو بە گرێ کوێرە کریانە بە گرێ کوێرە دوو گرێ کوێرە هەیە بۆی تەواو ئەم کێشەی موچە چارەسەر بێ ڕادەستکردنی داهاتی نانەوتی و مەسلەی تەوتین مەسلەی تەوتینی وەک باسم کرد ئەمە یەکەی بینن ینی ئێمە کە ئیمزامان کۆ کردەوە بۆ لە پەرلەمانتاران هەموو پەرلەمانتارانی عێراق متەحەمس بوون پەرۆژ بوون بۆی ئیمزایەوە بکەن کە موچە تەوتین بکرێ هەمووی بەڵام ئێمە ڕووی دەممان لە فەرمانبەران و مامۆسان و موچەخۆرانی هەرێمی کوردستانە پێویستە ئەوانش فشارکەن پێویستمان بە فشارەکە حکوومەتی ئیتیحادی بێنە ژێرباری ئەوەی کە یعنی چاوەڕێەوە نەکاکەی حکوومەتی هەرێم بە حسن و ڕزای خۆی قەرارەدا قەرار نادا کا کاروان حەز ناکەی ئەم ڕوونکردنەوەی ئەمڕۆ کە دوی مانگی یەکی سەرەتای 2025 جاوی وەزارەتی دارایی نوقڵانەی ئەوەیە کە کێشەکان هەرێم و بەغدا و فەرمانبەرانی بەڕێ چاوەڕێی چارەسەرکردنی مەبن لە 2025 وەکو کورد دەڵێ ئەمان تاس و حەمام دووبارە بێتەوە خۆی ئێمە بە کێشە چونێتە ناو 2025 هێشتا 11 ماوە مانگی دێ هێشتا لای حکوومەتی بەڵێ بە کێشەوە ڕۆیشتونێتە ناو 2025 و زۆر جار ئەم قسەیە ئەکرێ ینی ژمارە پاییزە لای حکوومەتی ژمارە سەحر نییە سەحر کا 24 بێ 25 کێشەکان چارەسەر بێ وەکو باسم کردە بێ هەنگاوی عملی بۆ بنێرێ و ئەبێ ئەمە یەکلا بکرێتەوە بێ حکوومەتی هەرێم خۆی یەکلا بکاتەوە لە مەسلەی ڕادستکردنی داهاتی نانەوتی خۆی یەکلا بکاتەوە لە مەسلەی تەوتین قەرارێ بدە و ئەمەی ئەم شێر و ڕێوەی ناوێ ینی وەفدێک بڕوا وەفدێکی گەورە بڕاتە خاوەن قەرار بڕاتە بەغداد لەگەڵ بەغداد ڕێککەوێ قەرار بدەن ئەم کێشەیە چارەسەرکەن بەڵام ئەم وەفدەی کە ئێستا ئەچی ئەم وەفدە فەنیانێکی ئێستا چن دڵیا دەکەم و ناتوانێت هیچ چارەسەرکەن باشە کا کاروانیانی ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی کە بڵاو کرایەوە ینی کورت و پوخت هەندێک ژمارەی تایە داتای تایە کە بەڕاستی حکوومەتی هەرێمیش حەقی خۆیەتی لەو ڕۆوە ینی با ئەموو شتەکە نەخی ناسوێوان ئەوە تا دەڵێمە لانی کەم 800 ملیارمان ئەڵێ ئێمە حەقی خۆمان 12 تریلیۆنە بەڵام 11 تریلیۆن و 576 ئەوەندە ینی بە کورت و پوختیەڵێ بۆ موچەی ساڵی ڕابردوو ئەبوو ئێمە 12 تریلیۆنمان وەرگردایە ڕێک لە ڕوونکردنەوەکەدا وا دەڵێ و تا ئێستا 10 تریلیۆن و 652 ملیار دیناری ناردووە بەغدا ینی بە کوردیەکەی دەڵێ نزیکەی 823 ملیار دینار هێشتا لای حکوومەتی عێراقیە و نەی ناردووە بۆمان بۆ ناینێرێ ئێوە 800 بنێرێ ینی بۆ مەناقەلەی ناکاو ئەو 800 بنێرێ 400 و شتێکی ببڕێتە بەر کورتێنانی 11 وانە بە 400 ئەو 400 باقەکەی ئەتوانێت موچەی 12 تەوزیەکە ناتوانانی ئەمە یەک خۆمان 12 تریلیۆنە بۆ لە ڕوونکردنەوەکە تەناقوزێکی تایە لە بەشێکی تریاڵێ ئەڵێ ئێمە حەقی خۆمانە لە بابەکانی ترەوە مناقلەمان بۆ بکرێت تۆ کە حەق 12 تریلیۆنە کە ئەڵێ من حەقم 12 تریلیۆنە نەدرێدراوە ئیتر بۆ داوای مناقلەکەی یعنی بێ داوای حەقەکەی خۆت کە بنێردرێ بەڵام ئەی پرسیار لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە ئەی چنێ داهاتی نانەوتی ڕادەست کردووە تا ئێستا وانە باشە لە سەر داهاتی ناوخۆ دەڵێ هەندێک کەس بە نەشارەزایی قسەی لەسەر دەکەن
و کردویانە بە کەرەسەی مزایدە لە مانگی ئایارەوە کرد و بەڕێزان سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەرشێوازی ناردنی بەشی گەنجینەی فیدرالی لە هاتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕێک کەوتون بۆ ماوەی 5 مانگ دوا بەدوای یەک پشکی گەنجینەی فیدرالی نێردراوە کە بڕەکەی 399 ملیار دینار بووە تاوکو ئەو کاتی کوردێنانی گەورە بۆ دابشکردنی موچە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە کراوە بە ناچاری یعنی دەڵێ بۆیە داهاتمان نەناردووە بە بەغدا کورت و پۆخت لەبەری کوردێنانی موچەکەمان لە ناخۆ پێپڕ کردوێتەوە بۆیە نەمان ناردووە نەگەوەی بۆ خۆمان خواردبێت حکوومەتی هەرێمی کوردستان 1 دینار 1 دۆلاری لە داهاتی ناوخۆ بەکار نهێنا بۆ پڕکردنەوەی عەجزی موچە بەکاری نهێناوە خۆ خەڵکی کوردستان ئەزانیە دوو مانگە کێشەی عەجز هەیە لەسەر مەسەلەی عەجز موچە تەوزیع ناکەن یانزە باشە یانزە هاتووە دەهات هەتاکو عێراق کورتێنانەکەی نەنارد تەوزیعانەکرد ئێستا یانزە هاتووە چاوەڕێن عێراق میلیارد لە ڕوونکردنەوەکە بە دیاریکراوی ئەڵێ لە سەرەتای ساڵی 2024ەوە تا مانگی تشرینی یەکەم حکوومەتی هەرێم بە ناچاری 960 ملیار دیناری لە داهاتی ناوخۆ بۆ پڕکردنەوەی کوردێنانی موچەی ئەو مانگانەی تەرخان کردووە کە وەزارەتی دارایی عێراق هەر جاری بە بیانوویەک بڕێکی لەکەم کردووە کورتێنان نەبوو ئێمە ئەم سێ مانگە بیستمانە کورت حکوومەتی هەرێم دەتوانێت ئەوە بە ناڕاست بڵاو کاتەوە ئێمە ئەم سێ مانگە بیستمانەکە کورتێنان هەیە مانگەکانی تریەوە بیستانە کورتێنان هەبێ نەبووە مانگەکانی تر بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان موچەی لیستی تر هەیە ناینێرێ بۆ بەغدا یا بەغدا قبوڵی نییە خۆی لە داهاتی ناخۆی موچەیەدا تێمە قسەیەکی ترە بەڵام ئێمەی مەسەلەی کوردێنان ئەم سێ مانگە کورتێنانمان بیستووەکە هەبووە مانگەکانی ڕابردووە فەرمانبەرە فعالیەکان موچیان لە بەغداوە نێردراوە بەڵێ ئەوە خەڵکی ترن ئێمە نەمان بیستوە سێ مانگە بیستین کە کورتێنانێ و نەمان بیستوە حکومەتی هەرێم ڕقەمەی لەکوێ هێناوە ئەمە مەگەر ناڵێم ئەم اختصاصی من نییە لە ڕاستی لە ژمارە و مەسەلە بەحتەی مالی خۆکێران تۆ بەسرە بەر لە بەرنامەکەەوە ڕێککەوتین کە لە سەردۆخی ئەمنی قسە بکەین بەڵام دەخولەک بەر لە بەرنمەکە حکوومەتی ئەم ڕوونکردنەوەی بڵاو کردوێتەوە بۆی بەڕاستی بابەتی بزانێ بڕانگەوە خەڵکی کوردستان موچەخۆرێکی ئاسایی هاوڵاتیەک کە گوزرانی سەختە بەلایە گرنگ نییە گوێ لەم ژمارانە بگرێ حکوومەت ئێرە بڵێ ئەو نەونەون ئەو ئەوێ موچەکەی بدرێ کورت و پخت چۆن ئەم کێشە چارەسەرەکرێ ئێستا ینی موچەخۆرێک دانشێ لە ماڵەوە دوو مانگە موچەی وەرنەگردووە چی بکات لەم ڕوونکردنەوەی ئەبێ ئێمە قرارێک بدرێ ئێمە یعنی خۆ لە دۆخەکانین لە هەڵمەتێکی انتخاباتە سیاسی نین بە بەیاننامە و بەیاننامە بزانین قەنەعەت بە خەڵک بکەین ئەمە بۆ بێ ماڵن بۆ ناچن بە تەیف سامی بڵێن ئەبێ ئەمانە بڕۆن مەگەر ناڵێم ئەبێ ڕێککەون ئەم ژمارانە هیچ لە ژیانی خەڵ ناگۆڕێەوە خەڵک مهتەم نییە بە مردەکاریانە ئەم کێشەیە ئەبێ لە ڕێگەوە چارەسەر بکرێەوە بەڕاستی ئێمە لە قرارەکەی محکەمە ئیتیحادیەوە تا ئێستا لە قانونی پەسەندکردنی قانونی بودجەوە تا ئێستا کێشەی زۆر چارەسەر کراوە هەنی ئەوە بیرتانە سەرەتا کە قرارەکە درا کۆمەڵە کێشە هەبوو مەسەلەی لیست هەبوو تەدقیقکردنی لیست هەبوو مەسەلەی ناوی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان هەبوو ینی ئێمە بۆی ینی بەنسافەوە قسەکەین حکوومەتی هەرێم لەمە چۆ پێشەوە لەگەڵ عێراق بەڵام ئەم یەک دوو کێشە ماوە ئەبێ حکوومەتی هەرێم ئەم یەک دوو کێشێش ینی لە ڕێگەوە چارەسەرکە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیەوە بێ حکوومەتی ئیتیحادیش ڕاڕاستیە بێتە پێشەوە ئەم وردەکاریانە ئەم تەگەرە و کێشە بەحتە مالیانەی کە هەیە ئەرقام و شت ئەمە بەمە حل ناکری ئەبێ قرارێک بدرێ زۆر جار چۆن قرارە درێ من و تۆ چین بۆ گفتوگۆیەک مەسئولەکەمان پێمان ئەڵێڵێ ئەمڕۆ دەست سوک داگرن هەوڵ دەڕێکەون لەگەڵیانە کێشە دەبست نەکە من و تۆ ڕێکەکەوین یعنی بەڵام من و تۆ بڕۆین یعنی قرارێکمان نەبێ بۆ ڕێکەوتن هەم ڕقەم و ڕقەمکاری و ئەم وردە کێشانە گەورە بکەین و ناگەین بە ڕێکەوتن یعنی پێ دوایە ویستێکی یەکلاکەرەوە نیە بۆ ڕێککەوتن کات بە ڕێکردن هەیە ویستێکی یەکلاکەرەوەی ئەوێ قرارێکی حەسم بدرێ لە وابزان پەیامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێم بوو ئەڵێ ئێمە لە ساڵی تازە هەوڵە دەین لە ڕێگە و کێشەکان چارەسەرکەین ئەمە ئەگەر ئەمە نیەتی حکوومەتی هەرێم بێ ئەمە شتێکی باشە بڕۆن لە بەیاننامەوەمان پێڵێ بەیاننامەکەەوە ناڵێ بەیاننامەکە پێماڵی کێشەی قوڵەیە بەیاننامەکە پێمانەڵێ ئەگەر حکوومەتی عێراق پارە نێرێ ناتوانین موچە تەوزیعەکەین بەیاننامەکە هەم بووە بە ڕەد و ڕەتکاری کە ئەمە بە دنیای ڕەنگە کەمێکی تر وەزارەتی دارایی عێراقی جوابیان باتەوە ئەگەر ببێ بە عەرەبی ببینن
نصيبیان نامەکە ئەوانی جواب بدەنەوە ئای تەبعاً دەزانانی جوابەکەی ئەوان چییە؟ هیوادارمە جوابەکەی ئەوانە من میوانت نەبم بۆی قسەی لەسەر بکەم. ئەی ناخۆشە خەڵک سێری ئەم جواب و جوابکاری نێوان دوو وەزارەت بکە گیرفانی بەتاڵەوە سێری جوابی نێوان دوو وەزارەت بکە لە کاتێکە بەڕێزێک بە تەنزەوە نووسی بووی وەزارەتی دارایی حکوومەتی هێرم دەڵێ هەموو شتێک بۆ موچەی مانگی 11 ئامادەیە هەموو شتێک تەواو بووە تەنها پارەکە ماوە لە ڕاستیە ئەمانیش بە قسەی خۆیان هیچ شتێکیان نێشتۆتەوە بەس پارەکە دیار نییە خۆشی بەس پارەکە بۆ خەڵک من هیوادارم ئەم وەفدەی حکوومەتی هەرێم کە جارێکی چوونەوە بەغدا وەزیریان بینی هەر کەسێکیان بینی پێی وتن ئیشەڵڵا هەفتەی داهاتوو بۆتان چارەسەرێکین ئیشەڵڵا هەفتەی داهاتوو پارەتان بۆ نێرین یەکسەر نیکن بە مژدانە بۆ خەڵک چونکە ئەوە خۆیان ئەڵێن لە بەیان نامەکە ئەڵێن وەزیری دارایی وتوتی هەفتەی داهاتوو بۆتانە نێرمەوە نەیناردووە ئەمان ئەلانیان کردە و کاتە و بوو بە هەواڵی بە پەلە لە میدیاکانەوە بەڵێ بەداخەوە کاکەوان دو پرسیارم لەسەر وەزی ئەمنیە ینی وەزی ئەمنی عێراق بەچیەگە لەم ساڵدا بە بڕوایتەوە گەر بە کورتی وەڵامان بیتەوە وڵی من پێم وایە ئەو زۆرجار ئەو تەحلیلانەی بینین لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر مەحلیلمانەی ئەڵێ و عێراق وای لێدیە و وەکو سووریای لێدیە و بەعسە گەڕێتەوە لە عێراق و یەکەم ئەمەی لە دۆخی سووریا و دۆخی عێراق زۆر جیاواز کەوتنی ڕژێمی ئەسد لە 2011 لە سەرەتای بەهاری بەناو عەرەبیەوە یعنی متەوەقع بوو ئەم اقتصادەکەی داڕوخا وەزعی خەڵکەکەی خراپ بوو جێشەکەی داڕوخا بوو لە بەشێکی ڕۆژئاوای کوردستان ئازاد کرا بوو بەشێکی تر بەدەست بەرەی تەحریری شامەوە بوو و هەندێک عاملی وڵاتانی زلهێز تصفیه حساباتی وڵاتانی زلهێز و رووسیا و ئێران دەعمیانە کرد متەوەقع بوو یعنی ئەمە شتێکی چۆن ئێمە متەوەقع بوو کە سەدامە ڕوخێ لە دوای 2009 متەوەقع بوو کەس ڕژێمی بەعس لاواز متەوەقع بوو کە لە هەلومەرجێکە لە دەرفەتێکا ڕوخێ بەڵام وەزعی عێراق جیاوازترە ئەوەی کە لە عێراقا هەیە ڕەنگە بە شێوەیەکی تر بێ نە ئەمریکیەکانە یانەوێت دۆخی عێراق لە دەست دەرچێ سیناریۆی سووریا لە عێراق دووبارە بێتەوە چونکە سیناریۆی سووریا ئەمریکیەکان نەیان کردووە تا بێن لە عێراقیش دووبارەی کەنەوە و دۆخی عێراقی جیاوازترە بەرژەوەندەکان لە عێراق جیاوازترە پێکاتە و وەزعی اقتصادی لە عێراق جیاوازترە بەڵام پرسیارەکە گەرەوە بێ عێراق بەم جۆرە لە پرۆسەی حکومداری بەم جۆرە لە سیستەمی حکومداری و سیستەمی سیاسی ئەتوانێت تا ماوەیەکی زۆر بڕکە من پێم وایە بڕناکە عێراق گەیشتووە بە بربەستێکی کۆنکریتی لەوە زیاتر ناتوانێت بڕوە 4 ساڵ جارێتی انتخاباتە کرێ ئەبێ بەهرا یەکێڵێ تەزویر کراوە یەکێڵێ تەزویر نەکراوە ساڵێ درێژە کێشێت تا حکومەت تەشکیلە کرێ محاسسەی حزبی و تایفی حکومەت تەوزیع کرێ و حکومەت ناتوانێت شتێکی بڵێن تحولێکی گەورە بکە لە مەسلەی بەگژاشتنەوەی گەندەڵی باشکردنی گوزرانی خەڵک لە عێراقا یعنی شتەکە ها دووبارەیە و ئەم سیستەمە دەری خست سیستەمێکە پێویستی بۆیە بگۆڕدرێ بگۆڕدێ معنای وانە قەلابێ لە عێراق ڕاپەڕینگێ چۆن ئەمە ئەگۆڕدرێ ئەمە بە خوتوەی سیاسی هێواش هێواش ئەبێ ئەم جۆرە ئیسلاحە لە عێراقا بکرێ وەزعی عێراق من پێم وانییە لە عنی ئەوەی سیناریۆی سووریا لە عێراق دووبارە بێتەوە و ئێمە بەرەو انتخابات هەچین لە عێراقا ڕەنگە مانگی دە لە وادەی خۆیان ناوەڕاستی مانگی دە انتخابات لە عێراقا بکرێ و ئێمە ئەمڕۆ دوی یەکەوە بزانم سێ ڕۆژی تر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجومەنی کۆمیسیاران تەمەنی کۆتایی بێتێ و پەرلەمان لە نۆی یەک دەسەکاتەوە بە دانیشتەکانی پشۆکەی کۆتایی دێ و هەوڵێکی شەیە کە لە 5 دانیشتنیەکی نائاسایی بکە پەرلەمان بۆی قەرار بدە ئەم ئەنجومەنی کۆمیسیارانەی ئێستا بۆیان درێژکەینەوە یاخود ئەنجومەنی دادوەری عێراق مەجلیسی قەزا ناوی نۆ دادوەری تر بنێرێ لە پەرلەمان متمانەی پێبەخشین بۆی ئەم ئەنجومەنە بتوانێت سەرپەرشتی هەڵبژاردننی عێراق بکە و دواتر ئێمە لە وەرزی یاسای پەرلەمانی عێراق یەک وەرزی یاسادانانی ماوە ئەم وەرزەیە کە نوۆی مانگ دەست پێەکە تا ئەوەی کە تعدیلی قانونی موازنە پەسەندکردنی خشتەی موازنە کە هیوادارین 2025 لەوە زەمان کەین مەسلەی موچەی هەرێمی کوردستان و هەنێک کێشەی تر و مەسلەی تعدیلی قانونی انتخابات ئایا تعدیلە بێ یاخودنا هەوڵێکەیە هەندێک لە هێزە سونیەکان هەندێک لە ئەوانەی تاری تەسیقی یانوێ بگەڕێنەوە سەر
داوەری متعددە یعنی بۆ نمونە پارێزگایەک بێ بە دوو بازنەی انتخابات ئەمانە ئەو مەسەلە گرنگانن کە لە هەفتەی داهاتووە دێتە پەرلەمانی عێراق. بەڕێز کاروانیار وەیس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسیڕۆ، سپاس بۆ ڕوونکردنەوەکان.